حەڤدەی کانونی یەکەمی هەموو ساڵێک بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاریکراوە. لەم ڕۆژەدا و لە ساڵی 1945 دا بۆ یەکەم جار ئاڵای کوردستان لەلایەن پێشەوا قازی محەممەدەوە ئاڵای کوردستان لە مەهاباد هەڵکرا. بە گشتانێک سەرجەم قوتابخانەکان ئاگادارە دەکەینەوە کە لەم ڕۆژەدا حەڤدەی 12 لە هەموو قوتابخانەکان ئەو یادە بکرێتەوە بە گرنگجیەوە لە بۆ قوتابخانەکان بە تایبەتیش قوتابیەکان هەمیشە ئەویان لە خەیاڵ بیتن کە ئێمە گەلی کوردستان لە ژێر چەتری ئەو ئاڵایە دەژین و ئومێد دەکەین لە ئاییندا ئێمە شۆک و وڵاتانی دنیا ئاڵای کوردستان لەندەوەی گۆرتەکان بەرز بێتەوە. ئەمڕۆ لە قوتابخانەکەمان قوتابخانەی نازی بنەڕەتی کچان هەڵساین بە ئەنجامدانی ئەو مەراسیمە لەگەڵ بە هاوکاری چالاکی قوتابخانەکان بۆ ئەوەی زیاتر قوتابیان و خەڵکی کوردستان ئەو ئاڵایەیان نەکەن چەند گرنگە ئەبەرهەمی ئەو ئاڵایە کە ئەمێ دەتوانین بە ئازادی و بە ئاشتی و ئازادی بژین. بەرز و پیرۆز بی ئاڵامان هەمیشە شەکاوە بی. لەم ڕۆژەشدا مەراسیمی جیاواز بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی ئاڵای کوردستان لە هەرێمی کوردستان و پارچەکانی دیکەی کوردستانیش بەڕێوە دەچێت. قوتابخانەکان ناوەندێکی سەرەکی یادکردنەوە و بەرزڕاگرتنی ڕۆژی ئاڵان و ساڵانە مەراسیمی بۆ ڕێک دەخەن. لە یادی ڕۆژی ئاڵایە ڕۆژی ئاڵای کوردستانە و هەمومان تابلۆمان دروست کردێ بە شێوازی جیاواز و ڕیسایکلین و بە شێوازی مۆدرن و بە شێوازی کۆنیش. سیمبولی کوردایەتیە و خەریتەی کوردستانە دەتوانین بەو شێوەی کوردستان بە جیهانەکانی دیکە بناسێنین و چەندین کەساتی ناوداری کوردی تێدا کە خەڵکی دیکەش دەتوان بیانناسن. هەستایمە بە دروستکردنی تابلۆیەک بە تێکەڵکردنی ڕەنگ و شەکر دروستم کردووە هیناتم لە قوتابخانەی ئامادەی ڤاناس بۆ ماوەی 6 کاتژمێر تەقریبەن تەواو کردو. لە چوارچێوەی بەڕێوەچوونی مەراسیمی بەرزڕاگرتنی ڕۆژی ئاڵای کوردستان قوتابیانی قوتابخانەی ناز لە هەولێر پێشانگایەکی تایبەت بە ئاڵای کوردستانیان کردەوە. ڕۆژی 19 حوزەیرانی ساڵی 2004 پەرلەمانی کوردستان بڕیاریدا حەڤدەی کانونی یەکەمی هەموو ساڵێک بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاری بکرێت. لە سەرجەم قوتابخانە و دام و دەستگا حکومیەکانیش لەم ڕۆژەدا یادی ئاڵای کوردستان دەکرێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.